لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 11 خولی پلەیەکی کوردستان و لە کۆمەڵی یەکەم بروسێک لەسەر یاریگای دووەمیانی هەولێر میوانداری شۆرجەی کرد. لە سەرەتای یاریەکەوە بروسچی خاوەن ماڵ باشتر دەردەکەوت و هەوڵی گۆڵێکی خێرای دەدا، بەڵام بە پێچەوانەوە لە ناوەڕاستی ئەم گێمە و لە خولەکی 24 عەبدوڕەحمان ئیسماعیل شۆرجەی بە گۆڵی یەکەم پێشخست. لەم دەرفەتە شۆرجە هەلی گۆڵی دووەمیشی هەبوو، بەڵام سوودی لێوەرنەگرت. بروسک خۆی ڕێکخستەوە و بە چەند هێرشێکی مەترسیدار وەڵامی یانە کەرکووکەکەی دایەوە، بەڵام تۆپ ڕێگای گۆڵی نەگرت و بەنزیک ستونەوە دەچووە دەرەوە. نیوەی دووەم کەوا گێمی ڕاهێنەرانە، کەیفی عالی ڕاهێنەری بروسک بە وتەکانی بۆ یاریزانانی و گۆڕانکاری لە چەند یاریزانێک گۆڕانکاری بەسەر شێوازی یاریکردنی داهێنا و فشاری تەواوی خستە سەر گۆڵی میوان. لە خولەکەکانی 47 و 48 بروسک بە 2 گۆڵی بە دوای یەک ئەنجامەکەی لە دواکەوتنەوە گۆڕی بۆ پێشکەوتن. دیاری ئەنوەر بە ئەسیستی عەبدولقادر گۆڵ یەکەم و محەممەد ئەیوبیش گۆڵی دووەمی تۆمار کرد. بروسک بە تەواوی کۆنتڕۆلی یاریگای گرتو بۆ دەست و دەرفەتی زیادکردنی جیاوازەکە و مسۆگەرکردنی ئەنجامەکەشی هەبوو، بەڵام بە ئاسانی لە دەستی دەدان. لە ناوەڕاستی نیوەی دۆم شۆرجە بە چەند دەرفەتێک و چەند لێدانێک وەڵامی بۆ بروسک هەبوو، بەڵام گۆڵی لێوە بەرهەم نەهات. لە کۆتا خولەکەکانیش بروسک 2 دەرفەتی دیکەی ئاسانی لەدەستدا. یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی بروسک بە کۆتا هات. زەختەی تاوانمانە سەر لەسەر یاریزانان چکەمە هەر هاتنە ناو یاری بوتمان بۆ سێ خاڵەکە کە زۆر جوان چونە پێش توانیمان گۆڵێک بخۆینێت. الحەمدلله شۆی دۆم بە گۆڕانکاری مدەڕی بوو، هەندێک یاریزانمان گۆڕی توانیمان یارەکە بکەین ئاستۆی خۆمان و سێ خاڵمان هینا بۆ یانەی بروسک و ئینشاءالله بەڵێن دەدەین بە هەموو جمهورەکانی یانەی بروسک و ئێمە بۆ خۆمان حاز کرد بۆ پلەیەک بۆ ممتاز عەفوەن ئینشاءالله بەرەو ئامانجەکە دەڕۆین. ئێمە خۆشبەختانە لە یەکەم شەو توانیمان گۆڵی یەکەمی خۆمان و پێشکەوتنی ئەنەکەمان بکەین، بەڵام بەداخەوە هجوومەکانمان نێگر و فرسەتی محققیان بۆ هات ناتوانین بخوازنەوە، بەڵام دوم شەوتی مدەربینە ئەوان توانیان 2 تەبدیلی سەرەتایی بکەن و لە خولەکێکا بۆ 2 خولەک توانیان لە لای چەپی ئێمەوە 2 گۆڵمان لێ بێنن، 2 گۆڵمان لێ مارکەم، بەڵام بەداخەوە ئێمە شاتی نەیاریەوە چەند گۆڕانکارێکمان کرد فرسەتمان ژوات نەماتوانین بخوازینەوە، ئەو بوو نەتیجەیارێکە لە بەرژەوندی یانی بروسک کۆتایی هات. بروسک سوودمەندترین یانەی ئەم هەفتەیە بوو، چونکە هەر سێ یاریەکەی دیکەی کۆمەڵەکەی بە یەکسانبوون بە کۆتا هاتوو. بروسک بە 18 خاڵ هاتە پێشەنجی کۆمەڵەکەی بە جیاوازی گۆڵ لەگەڵ ئاکری دووەم. شۆرجەش بە 8 خاڵ لە هەمان پێگەی خۆی مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.